گەردێ هەبوویە مە ئیتحادك فێکرا بکرا مە ئینقیادك ڕۆم و عەرەب و عەجەم تەمامی هەمیان ژمەرا دکرد غولامی تەکمیل دکرد مەدین و دەوڵەت تەحسیل دکرد مە عیلم و حکمت. خۆشەویستانی بەرنامەی قەلەندەرخانە ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد. فەرموون لەگەڵ ئەڵقەیەکی نوێی وێزگەیەکی نوێی بەرنامەی قەلەندەرخانە کە ئەم جارەیان لە سەر بابەتێکی دیکەی جیاوازە لەگەڵ هاوکارم خەندەخان هەروەها بەڕێز دکتۆر مەریوان عومەر دەوڵەت و ئاودێرخان بە ئامێری چەلۆ بەشدارە لەگەڵمانە. هەموو لایەک بەخێر هات. بێگومان چەمکی باسەکەمان ئەمجارە چەمکی سربەخۆبوونە واتە یا وشەی سربەخۆیی لە ئەدەبی کوردیە کە لەکەیەوە سەری هەڵداوە و تا کوێ ڕۆشتووە و تا ئەمڕۆ چواتایەکە گەێنێ لای گەلی کورد و لای نەتەوەی کورد. زۆر سپاس کاک حەمید. دکتۆر گیان ئەمەوێ بە پرسیارێک بێمە لای جەنابە. بۆ یەکەم جار پەیوی پیرۆزی سربەخۆیی یان ئەوەی لە کرمانجیەوە پێی دەوترێ لەسەرخوا بوون لەکەی و لای چ ئەدیبێک سەری هەڵداوە؟ ڕاستە زۆر سپاس سەرەتا سپاسانەکەم بۆ ئەم بەرنامەیە هەر سەرکەوتن بۆ سپاس بۆ ئامادەبوون بۆ کەناڵەکەی کوردستان 24. ڕاستی سەبارەت بە سەرخۆبوون و سربەخۆیی ما ئەو مافەکە مافێکی سروشتی مافێکی سەرەتایی هەموو میلەتێکە دەتوانم بڵێم وەک وشەی سربەخۆیی نەخێر بەڵکو هەموو ماناکانی ئەو چوارچێوە و جۆغزی سربەخۆبوون و ئازادی ئەتوانم بڵێم لە نیەتی شاعرانی سەرەتای شێری کلاسیکی کوردی بیان بینینەوە. بۆ نمونە سەرەتا لای مەلای جەزیری لە یەکێ لە شێعرەکانی کە ناوی کوردستان دەبات هیواخواز دەکا کەم بۆتان بێتە مەڵبەندی گەشانەوە و تیشکاویشتنی هەستی نەتەوایەتی و ڕۆشنبیری نەتەوەی بە هەموو کوردستانە خۆی وەکو چەترێکی ئەو زانستە دەناسێنێ دەڵێ گوڵێ باخی ئێرەمی بۆتانم گوڵێ باخی ئێرەمی بۆتانم شەب چراغێ شەبێ کوردستانم. یعنی واتە لەوێدا بۆتان وەکو پێ تەختێک وەکو مەڵبەندێکی ڕۆشنکەرەوەی زانست و معریفە و دەسەڵاتی سیاسی نەتەوەی کورد دەبینێ و خوازیاری ئەوەیگە بۆتان دەست بەسەر تەواوی کوردستان بەگرێ کوردستانی شێگرت و چێ بکە. ینی بەڕای من بۆن و بەرامەی سربەخۆی ئازادی لەو شێری مەلای جەزیری دەردەکەوێت. ئەگەر چی دوای ئەویش ئەتوانم بڵێ محەممەدی خانی هەرۆک و بەڕێز کاکە حەمیدەوە شێری خوێنەوە لەو شێرەدا ئەحمەدی خانی دەڵێ گەردێ هەبووە مەتیفاقە گەگەرچی تۆزێ لێ کۆڵەران و ڕخنەگران لەسەر وشەی پەیوی ئێتیفاقە گوتیحادێک ساخکردنەوەیەک ئەدوا ساخکردنەوەی عەبدوڕەحمان دوڕێ دەڵێ ئێتیحادەکە نەک بە هەڵە هاتووە گەردێ هەبووە ئێتیحادێک ئەگەر یەکێتیەک لێنێ ئێمە هەبووە چێ بووە vêkra bikirame enqiyadek yek serokayetî ya negokom roşêz ele Kurdistan'da her yek bi xwe beserkirî danene. Rom û Arab û Acem temamî hem ya ji me re dikir gulamî. Yani Türk û Fars û Arab eger li wê rojê de gelî Kurd gulamî ewan bû Kurd deytwanî bê yekîtî xwe ewanîş bikate gulamî ew. Belam diyara inca duay ew delê بدروزبوونی دەوڵەت ئەگەر ئێمە دەوڵەتمان چیە کرد وەکو پەیامێک بۆ ئاینزاکان بۆ مەلاکان بۆ فەقیەکان بۆ هەموو ئاین پەروەران و با بڵێن ئیسلامی گەرایەکانی ئەو کاتەی میرشینەکە کوردیەکان کە زیاتر گرێدرا و نوقمی بابەتە ئاینەکان و بابەتە نەتەوەکانیان بیر کردووە ئەو دەڵێ نەخێر وەرن تەکمیلی دیانەتی ئێوە تەکمیلی زانست و معریفەت لە چێبوونی دەوڵەت تا چێ دەبێ کە ئێمە دەوڵەتمان دروست کرد ئەو کاتە ئەو بابەتانەش تاو دەکرێت هەڵێ گەردی مەسەلەن تەکمیل دەکرد مەدین و دەوڵەت تەکمیل دەکرد مەدین و دەوڵەت تحصیل دەکرد مە عیلم و حکمت یعنی دوای تەکمیلکردنا دەوڵەت تحصیل دەکرد ئەم عیلم و حکمت کەوایە بە چێبوونی دەوڵەت عیلم و حکمەتیش چێ دەبوو معریفەتیش پێش دەکە و هێدی دەتوانین بڵێن گەلی کوردستان بەرەو مافە
سەرەتایی و گشتی تا تایبەتەکانی خۆی داوەشت. بەڵێ دکتۆر بێگومان هاتینە سەر ئەحمەدی خانی. ئەحمەدی خانی دیارە بە سەرمەشقی ئەو شاعرانەدا ئەنرێت کە لە نێوان شعرەکانیانە ڕەهەندی سەربەخۆیی و ئازادی وڵات و کوردستان و کورد و کوردستان دەرکەوتون. چۆن یعنی ئەگەر نمونەی تر هەیە لەو شعرانی ئەحمەدی خانی جگە لەمەی کە خوێنمانەوە؟ بەڵێ لە زۆر شعری ئەحمەدی خانی مەسەلەن بەتایبەت لەو پارچە شعرانی کە وەک ڕەخنەگرێک لە ئەزیری دەکەم ژ مستعیدان حرفان نەگرن لە مستەفیدان ئەو داوا لە ئەو ڕەخنەگرانەکە کە لە سەردەمی خۆیدا ڕەخنەگری دروستکەر چێ بکەن نەک ڕەخنەگری ڕوخێنەر. مەسەلەن وەکو لە دیارێکا دەڵێ ئەمە کێشایە دگەلوی دو سەدران شتێکی وا دەڵێ یانیاڵێ ئێمە لەگەڵ ئەم نامێ هێواتەمە موزینەکەی ڕەنجێکی زۆرمان کێشاوە بەڵام نامەکە بێ هەڵە و کێشە نییە لەگەڵ ئەوە چەندین بیتە شعر داوا دەکات کە لە کوردستاندا گرنگجی بدرێ باغ بدرێ بە ڕۆشنبیری زانست پێش بخرێ علم و معریفەت پێش بخرێ. ئەمە شێک بۆ لە داواکارەکانی ئەحمەدی خانی لە شعرەکاندا کە ئەوە دیسان دەچێتە قۆزاقەی خۆشەویستی شاعیر بە وڵات. بەڵێ دکتۆر ئەتوانین بڵێن ئەم پەیامەی ئێستا بەڕێستان باستان کرد بۆ ئەم ڕۆژگارەی ئێستاشمانە بێت وەکو هەڵبەت ڕاستی هەڵبەت ینی بەڕاستی ئەقلێکی ژیر هەبێ ینی گەیشتن بە ستاتوێکی سەربەخۆ گەیشتن بە دەوڵەتێکی سەربەخۆ با بڵێن ڕەهەندەکانی دوای سەربەخۆبوونی دەوڵەت هەموو ئەو مافە تایبەتی و گشتیانەی تاک و گشتی گەلی کوردستان دێتە دیکە دەوڵەت چێ دەبێ یعنی لە سایەی دەوڵەتە تۆ دەتوانانی بیتە خاوەن ناسنامە بیتە خاوەن پێگەیەک لە جیهاندا زیاتر با بڵین دەوڵەتانی جیهان باوەڕی تەواو متمانی تەواو پێ دەکەن. دەوڵەت بەڕاستی ئەتوانم بڵێن متمانەیەکی تەواوە بۆ هەموو گەلانێک کە ئەمڕۆ لەسەر ڕووی زەوی بوونی خۆیان سەرماندووە و تا ئەمڕۆ لە ڕەوڕەوی پێشکەوتنی مرۆڤایەتیدا ڕۆلی کاریگەران هەیە. گەلێک لە شاعیرانی کلاسیک لە فکری سەربەخۆیی یابوون یا خەمی سەربەخۆییان بووە بەڵام کەسیان وەکو حاجی قادری کۆیی بەڕاستی هاواری نەکردووە لەو بارەیەوە کە لە زۆربەی شعرەکانیان بێدەوڵەتی بێدەسەڵاتی و سەربەخۆیی نەبوونی سەربەخۆیی لە شعرەکانی حاجی قادری کۆیی یا دەرەکەوێت. حاجی قادر زۆر مەسلەی دەوڵەت نەبوونی دەوڵەت دووبارە بۆتەوە لای ڕای بەڕێستان لەسەر کاریگەری حاجی قادری کۆیی لە سەر ینی شاعرێک لە پێشخۆیە کاریگەری هەبوو لە سەری و خۆشی کاریگەری لە دوای خۆی لەسەر چێ بەجێ هێشتووە؟ ڕاستی نەمانێت حاجی یەکێکە لە ئەو ڕێچکە هەڵگرانەی وەکو چۆن دەڵێن قوتابخانەی شێعری بابان شاعران سالم بڵێن نالی و سالم و کوردی خوێنەری هەرسێ دیوانی ئەو سێ شاعرە بووە و بەو شێوە توانم بڵێم کچۆتە کاریگەری ئەوان ناوی نالی و سالم و ئەمانە زۆر لە شعرەکانی بەڵێ وەسفی کردوون باسی کردوون هەڵی سنگاندون لە شعرەکانیدا بەڵام خاڵێکی ترەیە دەبێ ئاماژەی پێ بکەین ئەویشەوەیە کاتێک کە هەڵدێ لە کۆیە لە دەستمەلاو فەقێکانی کۆیە کە عاجز دەبێ و لەسەر هەنێ با بڵین کاری ناڕەوای ئەوان ڕوو دەکاتە ئەستان لە ئەستانە لە ئەستەمبول حاجی ئەتوانم بڵێم کۆنتاکت دەکات لەگەڵ شارستانێتێکی بەرزی ناوچەکە کە زۆر جیاوازی هەبووە لەگەڵ دەڤەری ناوچەی خۆی کە منتەقەی خۆشناوەتی و کۆی لەوێدا حاجی قادری کۆی پێشکەوتنەکانی بواری شارستانێتی لە ناوچەی باڵقان و ئەستەمبول دەبینێتەوە و لێوە کاریگەر دەبێت بە ڕەوڕەوەی پێشکەوتنی بواری ڕۆژنامەگەری بواری سەنعات ئەم شتانە ئەمە با بڵین پاشخانێک جێ دێڵێ لە دوای خانی کە ئەوەیە کە خانی وا لێ بکات لە شیعرەکانیدا هیوایەک بخوازەیە کە کوردیش ئەگەر بێتە دەوڵەت پێویستە ئەو ڕێچکانە بگرێتە بەر کە ئەو گەلانە کە ئەمڕۆ خاوەن ساتوی خوانن لە ئاستی دەوڵەتان بۆ یەکات دەبینین بۆ نمونە هەستی نیشمان پەروەری حاجی قادری کۆی لە شعرەکاندا زۆر دەرکەوێت لە پاڵەوە شاتوانە بڵم حاجیشێکە لەو کەسانی کەتوانم تا ڕادێ بە گەریدەیەک ناوی بڵێن چونکە بەڕاستی زۆر شوێنە جوغرافیەکان لە شعرەکانیدا دەردەکەون یعنی وەختێک
لە هەنێ شعران نەخشەی کوردستانت بگەێنێتە سەر خشتەی ڕووپەلەکانی دیوانی شعری خۆی کە لەوێدا ئەتوانم بڵێم دەبێتە مامۆستایەک بۆ شاعرێکی وەکو ئەسیری کە یەکێکە لە شاعرە شۆڕژگێرانی کە ئەویش دەتوانم دەچێتە سەر هەمان ڕێسکەی حەزی و شعرەکانی زۆری ئاماژەیە بە هەرێمەکانی کوردستان ناوچە جیاجەکانی لۆڕستان و بادینان و با بڵین بۆتان و مەرعەش و ینی شوێنی وا دەڵێ حاجی ئەلەو کاتا شتێکی تازە بوو بۆ خوێنەری کورد ینی بە خوێنەری کورد دەناسێنێکە نەخشەی کوردستان وڵاتی کوردستان خاشی کوردستان لە چۆ بۆ چۆیە ئەمە توانم بڵێ مێشێکە لە شتە تازەکان نوێکاریەکانی حاجی لە شعری کلاسیکدا بڵێ ئەم شعرە ئەم حاڵەتە باسەکە ئەم شعرەی حاجی قادری کۆیی تعبیر لەو ئازارەکە کە ئەیچێژێ بۆ ئەوەی کە کورد خاوەنی دەوڵەت نییە دەفەرموێ ئەم عەزابە بۆش دەکێشی چ مەزڵومە ئەگەر چاوت نەکێشی قوڕی کوێکەم بەسەر خۆما لە غوربەت خەوم نایە لە داخی موڵک و میلەت ئەگەر وەک من خەبەردار بن لە دەوڵەت لە حەیفان خۆ دەخنچێنن بە بێپەت کوڕێکی وانە بۆ هەستێتە سەر پێ بزانێ خەڵقی چۆن کەوتو لەسەر ڕێ بکە سەیری جەریدە و حاڵی میلەت کتێبی تازە و تەریخی دەوڵەت پێم وایە ئەم شعرە باسی ئەو حاڵەتی اختیرابە ئەکات حاجی قادری کۆیی کە لە پێشکەوتویی و خاوەن دەوڵەتەکانی لە پێشکەوتنی ئەوانەی بینەوە کە خاوەن دەوڵەتن دواکەوتویی خۆشی زۆر ڕاست من ڕاستی ویستم ئەوە بڵێم کاتەمان نەمانێت حاجیش یەکێکە لەو خوێنەرانی دیوانی مەموزینی ئەحمەدی خانی ینی بەڵێ لە شعرەکانیدا ئیشارەتی پێداوە ئەگەر یارمەتی هەبێ ویستم ئاماژەیەک بە یەکێک لە خاڵە دیارەکانی و گرنگەکانی نەو شاکاری مەموزینی ئەحمەدی خانی کە ئەویش ئەوەیە ئەحمەدی خانی لە مەموزینەکەیدا ئاماژە بە کارکتەری خائین کارکتەری پاک و بێگەرد و نیشتمان پەروەر و خۆشەویست و عاشق بە خۆشەویستەکەی وەختێ کارکتەری زینمان دێنێ و کارکتەری مەممان بۆ دێنێ ڕەهەندەکە زۆر لەوە دوورتر دەڕوە کە مەم ئەو تێکۆشەرەیە ئەو نیشتیمان پەروەرەیە ئەو وڵات پارێزەیە کە ئاخەکەی خۆشەوە خاکەکەی خۆشەوێ کە خاکەکەی زینە بەڵام بە کۆیەکی خائین دێتە بینی ئەو عشقا دەبێتە دڕک لە نێوان ئەو خۆشەویستیە و ئەو خۆشەویستیان بەرەو هەڵدێر دەبا ئەحمەدی خانی ئەو خاڵە لاوازەی یەکێتی کوردان بە ڕوونی و بە شێوازێکی فەلسەفیانە لە مەموزینە بەرزەسی کرد دکتۆریان ئەگەر بکرێ پرسیارێکی تر بکەم ئەویش ئەمەوێ بزانم کێن لەو شاعرانەی کە دوای سەدەی بیستێم کە گرنگیان بە نەتەوایەتی داوە ئەگەر تیشکێ بخەیتە سەر ڕاستە ئەتوانم بڵێم تەمان بە شانازیەوە دەڵێم یەکێ لەو شاعرە هەرە بەرزانەی کە شاعرێکی سەر ئەتوانە بڵێم ڕۆمانتیکی و نوێکاری کوردی ئەویش کە دڵداری شاعرە دڵداری شاعرێکێکە لەو شاعرانی کە خاوەنی سرودی عێراقی بە کە دوجار ئەو سرودە ئەمڕۆکە لە هەرێمی کوردستان بۆتە مارشی نەتەوەیمان ینی لە پاڵ ئەوەی خاوەنی چەندین شعری نەتەوەیە بەڵام لە پاڵ دڵداردا ئەتوانین وەکو چۆن لە شعری کلاسیکدا ئاماژەمان بە شاعرانی کرمانجی خوار و کرمانجووریان کوردی خوار و کوردی ناوەند و کوردی ژوورو کرد دیسانەوە لە شاعرانی سەدەی بیستەم ئەبێ ئاماژە بە یەک لە شاعرە هەرە دڵسۆزەکانی نەتەوەی کوردکەین کە ئەتوانین بە شاعری نەتەوەی کورد نای بڵێن کاویش جگەر خوێنە جگەر خوێن خاوەنی زیاتر لە دە دیوانە شعرە یەک لە دیوانەکان سەورە ئازادی و ئاگر و پرووسک و چەندین دیوانی ئەتوانم بڵێم کاریگەر لە مێژووی ئەدەبی کوردیدا کە ڕنگدانەوەی دیاری تەبەن هەڵبەت شعرەکان ئەگەرچی لەسەر ریتمی با بڵێن لەسەر هێڵی مادی دیالکتیکە لەسەر هێڵی مارکسی لێنینیە بەڵام لەبەرەوەی شاعر خاوەنی پامێکی سیاسی بووە زۆرینەی شعرەکانی شعری سیاسی بووە دەتوانم بڵێم قەدری جان یەکێک بۆ لەو شاعرانی کە وەکو ڕەخنەگر هاتووە شعرەکانی
جگەر خوێنی هەڵسەنگاندەوە لەو لاو دکتۆر عیزەدینیش هەمان قساکە هەڵە جگەر خوێن دەتوانین بە شاعرێکی شعبی لە قەڵەمی بدەین بۆچی چکە زمانەکەی ئەوەندە سادە و ساکارە لە وێنەی هوەری بەرز ئازبەرز دوورە بۆچی چکە جگەر خوێن هەموو باەخ و هەمێشی ئەوە بووە کە پەیامی نەتەوەی پەیامی یەکێتی نەتەوەی لە ڕێی زمانێکی سادە و ساکار بەجێ خوێنەردا بدات و کورد هۆشیار کاتەوە لەو ڕێە لەبەرەوەتوان بڵێم ئەو شێوەیە لە شعرەکانی قانعی شاه هەیە کە بەڵێ جگەر خوێن دەتوانین بڵێن دەتەی خەت زۆر ڕاستە پێک لێکچوونێک هەیە لە نێوانیانە چکە سیرەکەیت خەڵکانی گوندنشین زۆریان شعری قانعیان لەبەرە بۆ لەبەروی باسی ژیانی ئەوانەکە باسی هەڵسوکەوتی ئەوانەکە باسی چۆنێتی بیرکردنەوەیان و ژیانی کۆمەڵایەتیانەکە لەبەرەوە بە ئاسانی لی تێگەن جگەر خوێنیش ئەم شاعیرانش خۆی بەهای خۆیانیان هەیە بەڕاستی کە ئەتوان ئاوا بە ئاسانی بچنە ناو خەڵکەوە اینجا ئەگەر خۆش بوو شعرێکی بێکەس خوێنینەوە ئەگەر خاتون هاوکارم بێ پاس کوردە تاکەی بێخەبەربی نووسنت بێعاریە واسیتەی دواکەوتنت ئەمڕۆکە هەر بێکاریە سەیری ئەو قەومانە چۆن بوون و ئێستا بوون بەچی حیفە بۆ تۆوە ئەسیری بوویتە عەبد و جاریە ئیتیفاقێ گەرنەکەی لەم جەهلە خۆت ڕزگار نەکەی پاشە ڕۆژت قەڵبە بەخوا عەیش و نۆشت زاریە مەرهەم و دەرمانی دەردت ئیتیفاقە ئیتیفاق دوودڵی میقرۆبە خزمە عیلەتێکی کاریە نیوەڕۆیە هەستە ئیتر بەرگی سستی داکەنە زوڵمەتی شەووا بەسەر چوو وەعدەی هۆشیاریە ڕێی نەزانی بەر بدە و ڕێگەی مەعاریف بگرە بەر نیشتیمانت زۆر کەساسە و ژینی هەر غەمباریە بێکەس قەتعی ئومێدی سەر بەخۆیی قەت نەکەی کوردەواری زیندووە محتاجی لوتفی باریە خۆش بەخێر بێتەوە بێگومان کە وتمان لە دوای حاجی قادری کۆیەوە کۆمەڵێک شاعیر هاتوون یەکێک لەوانش بێکەسە بێکەس جگەلەوەی کە بە شعر تعبیری لە خەم و ئازاری نەتەوە و ئازاری میلەت و ئەو هیواخوازیەی کە بۆ سەربەخۆبوونی کوردستان و دەوڵەتی کوردستان هەیە بووە خاوەنی هەڵوێستیش بووە ینی هەڵوێستی مەردانە و ئازایانەی کەسانە کە چەندین جار تووشی ئەشکەنجە و گیران و دەربەدەری بووە لەسەر شعرەکانی اینجا لەسەر بێکەس بەڕێستان چیتان هەیە ڕاستی بێکەس لە پاڵ شێرە نەتەوەیەکانی شێری ڕخنەگری زۆرە شارەکە ئەرەستەی گەلەکەی دەکات کە گەلەکەی بە تایبەت کارکتەری سلبی زۆرە با بڵین یەک لە کارکتەرەکانەوە یەکێتی نەبوونی یەکێتی لەنێو کوردان نەبوونی با بڵین بوونی کەسانی لاواز بوونی کەسانی ئۆپۆرتۆنیست و هەلپەرست و خۆفرۆش و چڵکاو خۆر بەدەیت خائین و ئەمانە لە پاڵەوەدا لە پاڵ دەرخستنی ئەو دەردانە دەرخستنی ئەو کێشە و گرفت و ئاستنگیانە هاتووە لە ڕێی دیێڕە شیارەکانی ئەوەوە ئامۆژگاری میلەتی کردو ئامۆژگاری کۆمەڵی کوردەواری کردووە بۆی کەوا کورد بەرەو معریفەت بڕۆن بەرەو خوێندەواری بڕۆن بەرەو پێشکەوتنی علم و زانست بڕۆن تەنانەت شێری ڕیفۆرمی کۆمەڵایەتی هەیە بۆ تایبەت بۆ ئازادی ژن بۆ بە تابەتێک لەو شێرانی کاڵی نەسرین دەمێکە داخلۆ دەیبندی ژیانە زوڵمە هەستە تێکۆشە تا خوێنت گەرمە ئەوەی کە لەو شێرانەیە کە داوا لە ئازادی ژن دەکات ئازادی هەموو ئەو بوارانی کە لەژێر پیا و سیستمی پیا و سالاریدا ژن مینەهانەدا ئازاد بێ کە یەکسان بێ لەگەڵ پیاودا ئەویش بچێتە کۆڕی کار و کۆڕی علم و معریفەتەوە لە ڕێی چەندین پارچە شعرەوە ئەتوانم بڵێم بێکەس سەرمەشقی ئەو شاعرانە بووە کە بەرگری لە ئافرەتی کردووە لە با بڵین لە کۆمەلگای کوردەواری و لە ئەدەبی کوردی زۆر سپاس مامۆستاگیان بەم شێوەیە هاتینە کۆتایی بەشی یەکەمی ئەم بەرنمەیە کە باسی چەمکی سەربەخۆیمانە کرد
لە شعری کوردیدا ئەمەوێت سپاسی دکتۆر مەریوان بکەم بۆ ئامادەبوونی زۆر سپاس مامۆستاگیان و سپاسی خاتوو ئاودێر بکەم زۆر سپاس خاتونگیان و پێم خۆشە کە کاک حەمید بە سرودێکی هەژار مکریانی کۆتایی بە بەرنامەکە بێن فەرموو. کوردستان نیشتیمانی کن بەرز و پیرۆزی سوێندت پێخۆم بەسەر بەخۆی بە خوێن و بە گیان بە ماڵ و منداڵ بە قوربانی تۆم کوردستان 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 بەرزان بادینان چیایمەتین پیران هەندرن سەفین ئەزمر زمناکۆ گەرمیان و بەمۆ بە خوێنی ئاڵی لاوانت نەخشین کوردستان کوردستان کوردستان